پرۆسەی دابەشکردنی نەوتی سپی ماڵان لە هەڵەبجە دەستی پێکرد. هەڵمەتی یەکەمی دابەشکردنی نەوت لە پارێزگاکە ئەو ماڵانە دەگرێتەوە کە ساڵی پار نەوتیان وەرنەگرتووە. تەنکەری نەودەڵگر ماڵ بە ماڵ نەوت دەباتە بەردەرگا و داوا لە وڵاتیانیش دەکەن بەرمیلەکانیان ڕیز نەکەن. ئەم نەوتە تەکمیلی ئەوانەیە کە ساڵی پار وەریان نەگرتووە، ئەوانە تەکمیلی ئەەکەین و دوایی دەسەکەین بە منتکە شاخاویەکان و ناحیەکان، ناحەی بەمۆ، ناحەی بیارە، خوورماڵ و ناوەندی هەڵەبجەش دەست پێەکەینەوە. ئێمە 6 ملیۆن لیتر نەوتمان بۆ دابینکراوە لە بەغاوە. ئەم 6 ملیۆن لیترە بەشی هەموو سنووری پارێزگای هەڵەبجەکە هەموو دانیشتوانەکانی بەرمیلێک نەوت وەرگرن بە 46,000 دینار ئەدرێ لە ڕێگەی کارتی زیرەکەەوە ماڵ بە ماڵیش ئەگەڕێن. داوا لە هاوڵاتیانەکەین لە کەناڵە بەڕێزەکەی جەنابتانەوە بەرمیل ڕیز نەکەن لە بەردەم ماڵەکانی خۆیانە نەوت وەرەگرن. لە دوای ئەمەڵمەتە پرۆسەی دابەشکردنی نەوت دەست پێ دەکاتەوە لە ناوچە شاخاویەکان یەورامان و ناحی بیارە و بەمە و خورماڵەوە دەست بە دابەشکردنی نەوت دەکرێتەوە. هاوڵاتیانیش دەڵێن لە مەرێمەدا خاوەنیدەیان سەرچاوی سامانی سروشتین و کەچی هێشتا لە چاوەڕوانی پێدانی 200 لیتر نەوت زستان بەڕێ دەکەن. ئەویش حکوومەتی عێراق بۆمان دەنێرێت نەک دەسەڵاتە کوردیەکەی خۆمان. نازانم خەڵک مانگی 9 نەوت تێریە بۆ ماڵ، ئێمە ئەوە خەریکە مانگی 11 تەواوێت. باشە مانگی 11 تەواوێ نەوت ئێمە 2 مانگ ساردیمان ماوە، بۆچی نەوت نییە؟ کاتەکەی هینەوە ئەگە زووتر بیدەن چاکتر خەڵک ئاوا ناکەوێتە ناڕەحەتی و پارەکەیشی چی پێڵێن بڵین لە ساڵێکە دو ساڵ چێ بەسەیە ئەو ساجا یەک حیسادەن خەڵکەکە بێتاقەتەوە هیلاکەوێ وینیوە ماڵیوە 7 بەرمی زیاتر پێویستە. بڕی 6 ملیۆن لیتر نەوت تەرخان کراوە بۆ سەرجەم دانیشتوانی سنووری پارێزگای هەڵەبجە. هەموو ماڵێک سوودمەند دەبێت و لە بەرامبەر پێدانی بەرمیلێک نەوت 46,000 دینار کە ئەنجومەنی وەزیرانی هەرێم دیاری کردووە لە هەر ماڵێک وەردەگیرێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.